هەمیشە مەڵبەندێکی سیاسی گرنگ بووە و سیاستێکی داخرا و با بڵێن دۆگماژ نا سیاستێکی کراوە سیاستێک بە تایبەتی لە دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆنی سەوز لەم ناوچەیە و لە دوای بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە ئەو ئازادی و ئەو ئازادی کە لەم سنوورە بەڕاستی گەرچی لە سەرتاسەری کوردستان ئازادی هەبوو بەڵام لە ناوچەی ئێمە لە ناوچی با بڵێن لە منتقەی سلەیمانی و لە ناو شاری سلەیمانیە بە تایبەت بارودۆخێکی زۆر تایبەت گونجاو ڕەخساوە بۆ کاری سیاسی بۆ کاری ڕووناکبیری بۆ کاری ڕۆژنامەوانی بۆ هەموو بوارەکانی ژیان یعنی ئەمە بۆ خۆی ئەو مێژوەی جارێک کە دووپات کردێتەوە بە ئامراز و شێوازی جیاوازتر لەوەی جاران بە حکمی پێشکەوتنی دنیاش ئەو حاڵەتە لە سلەیمانی جاریشکە بەرجەستا بێتەوە و ئەمە هەموو کەسێ سوودی لێبینیوە بەوەی کە ئۆپۆزیسیۆن بووە بەوەی کە لە دەسەڵاتە بووە بەوەی کە لە دەرەوەی ئەم پرۆسەیە بووە بەوەی کە ڕۆشنبیر بووە ڕووناکبیر بووە ڕۆژنامەنووس بووە هەر کەسێک لە قەدەر خۆی سوودی لەو ئازادی و بارودۆخە تایبەتەی شاری سلەیمانی وەرگرتۆ کە من پێم وایە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەمە دەورێکی گەورەی هەبوو بە تایبەتی دوای ڕاپەڕین